سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرکوێگان سڵاوتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەرم لاڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە بەرنامەی باسوخواسی ئەمڕۆماندا باز لە ڕاجیایی دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. دەگەڕنەوە دوو زانا لە زانا گەورەکانی تابعین لەسەر بۆچوون و ڕەئیەکی خۆیان پێکەوە کۆ دەبنەوە و مناقەشە و منافەسەیەکی تند لە نێوانیاندا ڕوودەدا و پاشتر ناگەنە هیچ ئەنجام و ڕەئیەکی یەکگرتو لە نێوان خۆیاندا. بۆ مەبەستە ئەو زانایی کە میوانی خانەخوێکەیە بەرەو دەرگا دەڕوا و دەیەوێ ماڵی خانەخوێکەی بەجێبهێڵێ، بەڵام خاوەن ماڵ وەکو ڕێز و ئەدەب و خۆشەویستیەک لەگەڵیدا دەڕواتە دەرەوە و ڕەشوەی وڵاخەکەی بۆ دەگرێت تا یارمەتی سواربوونیشی دەدات. کە سوار دەبێ خاوەن ماڵ بە کابرای میوان بە زانای میوان دەفەرمێ ئەگەر ئێمە جیاوازی ڕاوبۆچوون لەسەر دید و تێگەیشتێکی خۆمان بۆ یەکێک لە مەسەلە و پێشهاتە ئاینیەکان هەبێ، ئەوە لە ژیانی ڕۆژانەماندا لە ژیانی ئاسایی خۆماندا تەباو یەکبوون و یەکڕێزین. بۆیە ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ڕێی من ڕاستە بەڵام گریمانەی هەڵەشی لێ دەکرێ، ڕێی ئەوانی دیکەش هەڵەیە گریمانەی ڕاست و دروستیشی لێ دەکرێ. هەروەها لە قەولێکی دیکەدا ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت پێم خۆشە حەق و ڕاستی سەرکەوێ و دەرکەوێ با لەسەر زمانی نەیار و بەرامبەرەکانی منیشەوە بێ. مرۆڤ هیچ کاتێک خوای گەورە بە چەندین جیاوازی ڕەنگ و زمان و پێگاتەی جەستەوە خوڵقاندوویەتی، بێگومان جیاوازی ڕاوبۆچوون و تێگەیشتن و بیرکردنەوەشی جیاوازە لە هی هەموو مرۆڤەکانی تر و ئەمەش یەکێکە لە پێگاتەکانی دەروون یا لە هۆکارەکانی دروستبوونی ئەم مرۆڤە. بەڵام نابێت لە پێناو ڕاستگەڕانی بۆچوونی خۆیدا یا لە پێناو زاڵکردنی بۆچوون و ڕێی خۆیدا ئاژاوە و ناکۆکی لە کۆمەڵگەدا بخوڵقێنێ. چۆن ڕێز لە ڕەئی و بۆچوونی یەکتر بگرین، چۆن یەکتر قبولکەین بە جیاوازی ڕاوبۆچوونەکانمانەوە، چۆن کۆمەڵگە لەسەر ئەساس و بنەمای یەکتر قبولکردن، یەکتر خوێندنەوە، حسابکردن و گونجانمان لەگەڵ بۆچوون و ڕەئیە جیاوازەکانی تردا کۆمەڵگەمان بڕازێنینەوە و لە پەردبوون و تەفرەقە و ناکۆکی بیپارێزین. ئەوە تا خوای گەورەش لە قورئانی پیرۆزدا بە موسڵمانان دەڵێ ئەو کەسانەی کە گوێبیستی هەموو قسە و بۆچوونە جیاوازەکان دەبن پاشان باشترینیان هەڵەبژێرن، ئەوانە ڕێنمایی کرا و هیدایەت دەرن لەلایەن خوای گەورەوە. کەواتە ئێمەی مرۆڤ لە ژیانی ڕۆژانەماندا لە کۆمەڵگەدا لە نێو ماڵ و منداڵی خۆماندا دەبێ گوێبیستی هەموو بۆچوون و قسە و ڕایەکی جیاواز بین، سەرنجام بە عەقڵ و لۆژیک و بیرکردنەوەی خۆمان لە ڕوانگەی وەحی خوای گەورەوە باشترین و چاکترینیان هەڵبژێرین، ئەوسا دەبینە مرۆڤێک کە هیدایەت دراوە بین لەلایەن خوای گەورەوە. بەڵام هەمیشە ئەو مرۆڤانەی کە تەنها یەک ڕەئی و یەک بۆچوون و یەک دید و تێڕوانینیان هەیە، تەنها بە قسەی سەرمەزهەب و سەر حیزبێک و مەلایەکی دۆستی خۆی دەگرێ و هیچ حسابی بۆ قسەی کەسانی دیکە ناکە، ئەوە هەمیشە مرۆڤێکی دڵتەنگ و دەروون نائارامە و مرۆڤێکی تەسک بینە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانیم کردووە بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە کە ئەمڕۆ میوانی بەرنامەی باسوخواسە. دکتۆر گیان سڵاوی خوای گەورەت لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو لە جەناب تۆ لە تەناوی تەواوی بینەرانی کەناڵە بەڕێزە خەشت ئینشاءالله. زۆر سپاس دەکەم دکتۆر گیان، سپاس بۆ ئامادەبوونت. دووبارە دەپرسم لە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم چ مەجالێک بۆ ڕاجیایی و بوونی جیاوازی لە ڕاوبۆچوونەکانمان دانراوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد أمين وعلى آله وصحبه أجمعين اللهم يسر وعن يا كريم. سپاس بۆ جەنابەت و بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە حساس و گرنگ و بڵین بابەتیانە. دیارە مەسەلەی قبولکردنی ڕەئی و یان جیاوازی ڕەئی یان ئادابی ڕەئی یان
بڵین فەن و شێوازی حیوارکردن و گفتوگۆکردن لەگە کەسانێک کە ڕەئیان لەگەڵ جیاوازە دیارە بە طبیعەت بەشەر کە وەکو بڵین علەمای کۆمەڵناسی پیان دەڵێن کە بەشەر بە طبیعەتی خۆی مەدەنیە کە مەدەنیە بێگومان دەبێت لەگەڵ یەک هەرسوکەوت بکات لەگەڵ یەک تەوا بێ لەگەڵ یەک هەنگاو بنێ لەگەڵ یەک ئەو کار و کردوانی کە پێی سپاردراوە لەسەر زەوی چ ئێمار و ئاوەدانکردنەوە چ بنیادنانی حەضارەتە چ گەیاندنی پەیام و ڕیسالەکەیە دەبێت بەڕاستی تێک بگاوە هەنگاو بنێ بۆ تێگەیشتن و لێگەیشتن دیارە ئەنجامی ئەم تێگەیشتن و لێگەیشتنش لە بەردەوامبوونی ژیان چۆر جار بە پێی تێگەیشتن و بە پێی تێڕوانین و بە پێی زانستی جیاوازەوە لەسەر بابەتەکانی ڕۆژانە ئینجا لە کاری سیاسی بێ یا کاری فقی بێ یا کاری فکری بێ یا کاری کۆمەڵایەتی بێ یا کاری ئابووری بێ یا کاری فەرهەنگی و ڕۆشنبیری بێ بێگومان لەم کارە جیاوازانەدا جیاوازی ڕەئی لەسەر دروست دەبێ ئایا ئەم شتە بکرێ یان نەکرێ باشە یان خراپە کاتی هاتووە یان نەهاتووە لە ئێستادا ئەویان سەوابە یان غەڵەتە هەموو ئەم بابەتانەی کە ئێستا ئاماژەمان پێکرد بابەتی جیاوازن لەگەڵ جیاوازی طبیعەتی بەشەری بۆ نمونە گەر تەماشای کەون بکەین تەماشای بوونەوە بکەین تەماشای ڕەنگەکان بکەین تەماشای ئاسمان و زەوی بکەین تەماشای دەوروبەرمان بکەین تەماشای گژوجیایەکان بکەین تەماشای حیوانات و عەشەرات بکەین تەماشای هەر شتێک دەکەین لەم کەون و بوونەوەرەیە حتا ڕەنگی ئینسانەکان پەنجەی دەستی ئینسانەکان شێوازیان هەمویان جیاوازیان هەیە بێگومان مادام ڕەنگەکان و شێوازەکان و شکلەکان جیاوازیان هەیە گومانی تێدانێ دەبێت ڕەئیەکانیش جیاوازیان هەبێت چونکە ڕەئی دەرهاوێشتەی تێڕوانینی عەقلی بەشەریە دەرهاوێشتەی علم و زانست و بیرۆکەی بەشەریە بێگومان قورئان کەخوا دەفەرمێ لەقەد صرفنا في هذا القرآن للناس من كل مثل گومانی تێدانە بنەمای ئەساسی مەسەلەی اختلاف و ئاڕایی تەواو دیاری کردووە هەروەها سنەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەگەر بکەڕێنەوە بۆ قورئان دەبینین کۆمەڵێک مەشهەدی گرنگمان هەیە لە بینی پێغەمبەران سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ بۆ نمونە لە بینی پێغەمبەر داوود لەگەڵ پێغەمبەر سولەیمان کە باوکو و کوڕن و دوو پێغەمبەری خوان هەردووچیان بە وەحی ئیش دەکەن بەڵام لە قەزەیەک لە بابەتێک لە بابەتەکان اختلافی ڕەئیان دەبێت لە کۆتاییدا خوا دەفەرمێ فەفەهەمناها سولەیمان يعني براستي وكل آتيناه حكما وعلما براستي هر لا يكشي لوانا خواهي تعالى تكوتايدا سليمان من تيجان كواتا ليرا اختلافك بيابو لكوتايدا خواهي پروردگاري لا يكردو خواهي قورا جل شأنه كباسو بسرهات قصي پیغمبران من بود جرتوا صلاة والسلام إخوان لسربيل لبين موسى وهارون اوان جدو پیغمبري تربون كاتيك قراوا لا تشيوي طور تماشادا كامل لتكي توشي مشاكل بوا اراو اختلافك زياوز بين دا رويدا گەیشتە ئەو ڕادەیە کە بڵین ڕیشی هارونی ڕاشا هارون لەسەر اختلافی ڕێئایە بۆ وات کردو بۆ وات نەکردووە لە کۆتاییدا بە حیوار و گفتوگۆ گەیشتنە حەدی ئەوەی کە ئیتیفاق لە بین یەکدا بکەن کە مەسەلەکە ئەمن نین بەڵکو ئەم خەڵکەیە کە بۆتە بڵین لە دینی خوای تەعالە لای داوە اینجا خوای پەروەردگار باسی سەردەمی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم و دوای پێغەمبەری خوا کە دەفەرمێ وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فقاتلوا التي فأصلحوا بينهما خوا دەفەرمێ ئەگەر دوو طائفە لەگەڵ یەک بەشەر هاتن ئێوە صلحیان لەگەڵ بکەن فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله أماش ديسان اختلافك لبين دو إيمان دار وكن منا خواهي پروردگار باسي كردو إنزا طبعا لقرآن دا مشهدي ومنزورة ولا سنتي پیغمبر دا صلى الله عليه وسلم وكل بخاري داهاتو بسلاتك من هي لبين دو ملائكة كملائكة رحمة وملائكة عذاب لباس بسلاتي أنبياويك صد كسي كشتوا هبا دواي توبة كردن دا قري يعني إذ يختصمان براستي أوانا اختوشي خصم بون آية أوا برو لا أولاد بنيان بري أولا كتماشا دا كاين لكوتايدا اختلاف بله ما مستيان دواتر ورا سردمي پیغمبر ورا سردمي پیغمبري خوا صلى الله عليه وسلم سردمي پیغمبري خوا كاتك پیغمبري خوا اوف داد دنيري لبو
بنو قريظة نيجي عصر لا يمكن لأن نكنا مسراتي شدور درجة دي سنة وقت سكرنا لسر بوتسون خلاف دواي أول سردمي صحابة سردمي إمامي أبو بكر لدواي وفاتي بيغمبر صلى الله عليه وسلم راستوخو اختلاف لبيني أنصار كانوا مهاجر كان بيداد بي لسر قضيي هالبجاردني رئيس الدولات ديارة مسألة قولة دواي أو بأساني أم اختلافات رودة دا قول دبيته وترديش زور دواي أو حل دبيت دواي أو ورد دواي أو لسر مسألة إمام أبو بكر لسر قضية الردة لبيني أبو بكر ولبيني عمر اختلاف إيش الرئيس زور قول بيداد بي آية أوانيك هالقراونة والزكاة نادن بكوجدين يان نكوجدين شريان لقلب كريان بشيش زور لصحابة قلتيان دبي بكري قلتيان دبي نكريتا خوي تعالى وكو عمر دفرمي ضلي مني آرام كردو بولاي دابردم إلهامي كردم كبلا إمامي أبو بكر دارتم إنجا بسر هاتي يكزار زورمان هي ولا هموش براسي قرنترو سيرترو بقوتر أوية بيغمبري خواد فرمي صلى الله عليه وسلم إذا اجتهد المجتهد فإن أصاب فله أجران وإن أخطأ فله أجر واحد. طبعا قسمان لسروية أو كسيكا اختلاف الرأي هي إنزا الرأي طبعا اجتهاد كردن اجتهادي مطلق من هي وتمجتهد لهم مذاهب كان اجتهادك من هي اجتهادي مذهب وتليك مذهب إذا مجتهد اجتهادك من هي اجتهادي مسألة ليك مسألة دا مجتهدة اجتهادك معنى اجتهاد الرأي ليك بابتي دا اجتهادك أو خوي تعالى لو بسراتيك باسمان كرد دو بيغمبر عليه الصلاة والسلام لو فرموديك باسمان كرد فرمي أجر راستي كدو أزريه أجر غلطي شي كد هر أزري شي براي منها تائست إيما لو نجيشتون ككسي غلطي جبكا لديني خواهر باداشتيه لو تسونك خوي ماندي كردو حولي داو بويا تقريبا أنا بنماج سرطاء لغل ديان وصدان موضوع بابتي تلم بابت ئەمەستا قورئانی پیرۆز ئەم ڕاجیایی مسلمانان یان بۆ منبوونی ڕاجیایی و قسەی جیاواز بە شتێکی سلبی یان بە ئیجابی ناوی بردووە یان دەرمانێکە و پێویست دەردێکە و دەرمانی بۆ داناوە. بێگومان طبیعەتی بەشەری وەکو باشمان سروشتە کۆمەڵایەتێکە سروشتە مەدەنیەکەی مرۆڤ بە هیچ شێوێکی بەبێ بنەمای ڕازیایی ناچێتە پێش بۆ چونکە ڕازیایی دەگەڕێتەوە بۆ چی بەوە دەگەڕێتەوە کە ئەو کەسە لە قەزیەیەک ڕادەمێنێ بە پێی عەقڵ و توانا و عیلم و تێڕوانین و مەودای بینینی بابەتەکە ڕەئی لەگەڵ ئەویت کە جیاواز دەبێت هەتا وەکو لە ئاستی زانستە لێک نزیک بن ئەوەندە بڵین لە ڕەئیەکە لێک نزیک دەبنەوە هەتا وەکو دوور بن جیاوازتر دەبن اینجا قورئان دەفەرمێ وإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول ئەوە دیارە گەورەترین قەزیەیە کە قورئان دەفەرمێ ئێوە لە کۆتاییدا نیزاحتان دەبێ خەسمتان دەبێ ململانێتان دەبێ لەسەر زۆر بابەتە بەڵام گەڕانەوە بۆ قورئان و بۆ سوننەت ئەوە چارەسەری بابەتەکەیە ئیدەن بە هیچ شێوێکی قورئان زەمی مەسەلەی اختلافی ڕەئی نەکردووە و بە پێچەوانەوە ڕەئی لە قورئاندا هەموو تاکەکان حتا ڕەئی لەسەر بابەتێکی دینی خوا دەفەرمی لا ئیکراها فی الدین کەواتە تو زۆری لێ مەکە بە زۆر ڕەئیەکی پێ بسەپێنی با ڕەئیەکەی خۆی بڵێ ئەو ئازادی و ڕادەربڕینەی کە قورئان لە بابەتی عەقیدە و لە بابەتی وەلا و بەڕا و لە بابەتی ئیمانهێنانە مەجالی بە مرۆڤەکان داوە لە شتەکانی تریش زیاتری پێداون ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە بە پێچەوانەوە بەڵکو زانایان دەفەرمون اجتماع الأمة حجة قطعية اجتماع الأمة حجة قطعية أجر أمة لسشتيك يقدم بن أو حجة شيء قطعي براوي بلام اختلاف أمة باشا أو أجر جواز بن رحمة واسعة براستي أو قاطعية أو واسعة يعني أجر أوان لسر قضية فقهية سياسية كومالاتية فرنجي اختلاف ينبو أو الرحمتك زور فراوانا خوي تعالى بيداون بويا هرسن داوم فرمودشني بلام اختلاف أمتي رحمة براسي استدركت رحمته بو رحمة لبرو استدبيني لبازارة لمعاملاته لأحوال الشخصية لبواركاني تريكو ملايتيا لزور كرين فروشنو دنيا تكنولوجيا أو رو كمسألة فاكس ومسألة انترنت وكرين فروشني جياوز دنيا دا بيدا بو تماشاتك اگر ام اختلاف الرأيانا نبوى لبابتكاني بلين حكم دان بسر حلال وحرامة
ئەوە دەمەشا دەکەین دنیا زۆر تەسک دەبەوە هەر کات دنیاش تەسک بۆ بێگومان لەسەر معاملات و کڕیار و فرۆشیار و تاجیر و ئەوانە دیارە ئەوە زەحمەت پەیدا دەبێت نەک ڕەحمەت بەڵام بە ئیختلافەکە بێگومان دەبێتە ڕەحمەت بۆیە بێگومان قورئان و سنەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم مەجالێکی زۆری بە اختلافی ڕەئی داوە. مامۆستا هەر ئەم مەقولەیە کە منیش لە پرسیارێکە نامە اختلاف و ئومەتی ڕەحمە لە سەردەمەی لە سەردەمەکاندا بەتایبەت لە دوای مردنی سەر مەزهەبەکان خۆیان شەڕ و ئاژاوە و فەرتەنەیەکی زۆری خستۆتە نێو موسڵمانانەوە ئایا زۆر جاریش خلاف و ڕاجایی مایی نەهامەتی و ئاشاوە نەبووە بۆ کۆمەڵگەکان و لەم سەردەمەشدا لە ئێستا بینین لە نێوان بەشە لە زۆر لە دید و تێڕوانینەکان یام لە نێوان حیزب و تێگەیشتنە ئیسلامیەکان هێشتا ناکۆکی و جیاوازیەکی زۆر هەیە و سەریشە کێشێ بۆ زۆر جار سوکایەتیکردن بە یەکتریا شەڕ و ئاژاوەی تری بەدووادا دێ. طبعا پرسیارێکی زۆر جوانە خۆزگە دەرفەت دەبوو ئەم بابەتە باشی بکەینەوە چونکە پێم وایە هەر بابەتێک کە قسەی لەسەر دەکرێت دەبێت کاکڵی بابەتەکە بۆ ئەوە بێ ئێمە بگەینە نەتیجەیەک کە دێ سەر بواری نەڤەری قسەکردن ماشەڵڵا قسەکردن زۆرە هەمومان یعنی بە مامۆستای ئاینی و بە بەشەکانی سیاسی وانش هەمومان کە دێنە سەر لە ناحیەی نەزەریەکە هیچ دەخۆمان نایلنیەوە بەڵام ئایا لە ناحیەی عەمەلی بە فعلی وای نەخێوانین بێگومان بۆ من دەڵێم ئەم بابەتەی کە جەنابەت وروژاندن بەڕاستی بابەتێکی حەساسە بە ڕای بەندە ئەگەر کەسەکان لە قەزی اختلاف بگەن بەڵام اختلافیش طبعا ئێمە دەبێت پۆلێنی بکەین ئێمە اختلافمان هەیە لە بوارەی سیاست واتە ڕەئیەکی سیاسی لە موقفێکی سیاسی هەڵوێشتی سیاسی اختلافێکمان هەیە لە بوارەی فقه واتە لەسەر ڕەئیەکی فقی جا ئەو ڕەئیە فقیان بڵین لە بابی طەهارە بێ یان سەڵات بێ یان زەکات بێ یا حەج بێ یا معاملات بێ یا شتەکانی تر بێ اختلافێکی کەمان هەیە لەسەر اختلافی ثەقافە ڕۆشنبیری چونکە دەبینی ئەو کەسە لە وڵاتێکە ژیاوە ڕۆشنبیر و ثەقافەت و کولتورەکانی جیاوازە لە خەڵکەکەی ترا لەوانەیە لە هەرزوکەوت و لە شێوازی طەبیعەت و کولتوری خۆی زۆر جیاواز بە لەگەڵەوی بکە اختلافێکی کەمان هەیە کە پێی دەڵێن اختلافی بڵین کۆمەڵایەتی ئەم اختلافە کۆمەڵایەتی ئەمەش بە پێی واقعی جوگرافیا و بە پێی ئاستی ڕۆشنبیری و حەضارەتی وڵاتەکانە دەگۆڕێ اختلافێکی کەمان هەیە کە پێی دەڵێن مەسەلەی اختلاف لەسەر قەزیەی ڕەئی طبعا ئەتو کاتێک قسە دەکەی لەسەر هەر بابەتێکە بۆ نمونە لە داهاتوو قەزیەکی سیاسی هەیە کە قسەی لەسەر دەکەی دەڵێ ئەو دەڵێ وا دەبێ ئەوتری دەڵێ وا دەبێ هەردووچیان قسە لەسەر غەیب دەکەن لەسەر شتێک دەکەن کە لە داهاتووە هەموو شتەکانی داهاتوو غەیبن لەوانەیە قسەی تۆ دەرچێت لە ناوانەی قسەی من دەرچێت بەڵام لە کۆتاییدا هەردووچیان ڕەئین هەردووچیان وەکو ئەوەی کە لە جەناب لە بیدایەتە ئاماژەت پێکرد کە ئیمامی شافعی دەفەرمێن ڕەئی الصەواب یحتەمل الخەطأ ئەمەن کاتێک دەڵێم لە داهاتوو ئەگەر تۆ ئەم هەنگاوە سیاسیە بنی تووشی ئەم عەرقەلە گەورە دەبی ئەمە ڕەئیەکی سیاسی منە ئەمن دەڵێم ئاوا دەبێ بەڵام دەکرێت ئەوەی من دەرنەچێت چکوڵ غەیبە کە واقعەکان دێن بۆمان دەسەلمێن ئایا وایە یاوە نیە بەڵام ڕەئی غەیری خەطأ يحتمل الصواب بەڵام ڕەئی غەیری من ئێستا پێم غەڵەتە کە ئەو دەڵێ ڕوونادا بەڵام کاتێک کە بە پێچەوانەوە ڕوونادا تەماشا دەکەم قسەکەی ڕاست دەردەچێت من غەڵەت دەردەچێت ئیدەن لە کۆتاییدا هەردووکمان قسەمان لەسەر ڕەئیە کرد کەی بێمەوسە پرسیارەکەی جەنابەت کەی ئەم اختلافە دەبێتە زەحمەت دەبێتە میحنەت دەبێتە ناخۆشی ئەو کاتە دەبێتە میحنەت کە ئەوە لەن کامل تێنەگەین لە بنەما و بنچینەکانی یاسای اختلاف چونکە هەر کەسێک کە قسە دەکات لەسەر مەسەلەیەکی جیاواز دەبێت ئاگای لە بنەما و بنچینەکانی اختلافە بێ دووەمیان بەڕاستی ئادابی اختلاف واتە ئادەب ئەمە پێی دەڵێن ئەخلاقی اختلاف ئایا ئەو کەسە بە فعلی لە ڕووی ئەخلاقی اختلافەوە سنوورەکەی نەبەزاند بێگومان ئەگەر سنووری بەزاند ئەوە دەبێتە زەحمەت و دەبێتە میحنەت و دەبێتە ناخۆشی وەکۆی لە ڕابردووش هەبووە بەڕاستی کەسی زۆر گەورەمان هەبووە بەڵام نەیتوانیوە قبوڵی ڕەئیەکی بەرامبەر بکاوە جنێوی داوە کتێبەکانی ئێستا پڕن لە جنێودان و لەسەر ئەم مەسایلە بۆ نمونە قەزیەی ابن تەیمیە و بەشێک لەوانی تر کە شکایەتیان لێکردووە لە سەردە قەزیەی اختلاف فقهی بووە لەو نمونە لەسەر قەزیەی تەلاق بووە خۆ قەزیەی تەلاق یەکێکە لەم اختلافە فقهیانە بەڵام گەیشتە حەدی ئەوەی کە بەگرتنیان داوە گەیشتە حەدی ئەوەی کە جنێویان پێداوە لە ئازال هەندێک لە کتێبەکانی ئەوان و ئەوانەی تابعی ڕەئیەکانی ئەوانش ئێستاشی لە گەدابی جنێو بۆ ابن تەیمیە دەنێرێنیان بۆ ابن القەیم دەنێرێنیان تەشیریان پێ دەکەن یان قسەی وایان پێ دەکەن کەوانە لایەن داوە لە ڕێی خوا و لە ڕێی پێغەمبەر و ئەوانە ئیدەن
کەسەکان کە تەعەسوبی بڵین مەذهبی تعصبی ڕەئی یەکێک لەو خاڵانەی کە بنچینەی اختلاف و ئومەتی ڕەحمەت تێکەدا ئەگەر تو تعصبت بوو ئەم تعصبە وا دەکا بەڕاستی ئەم بنەما ئەخلاقیانە هەڵدەوەشێنتەوە بەڵکو دەبێتە زەحمەت و دەبێتە ناخۆشی دەبێتە میعنەت. خاڵێکی تر لەوانەی کە دیسان دەبێتەوە لەسەر مەسەلەی بەڕاستی عەقائید لەسەر مەسەلەی وەلا و بەڕا نابێ ئێمە اختلافمانە بێت چونکە ئەم مەسائلانە مەجالی بۆ ئێمە نهێشتەوە. بۆ نمونە ئیمان هێنان بەخوا بە پێغەمبەر بە ڕۆژی دوای ئەوە دیارە دوای ئەوە لەسەر مەبادیئەکانی ئیسلام ئەوانەی کە مەبادیئن هەڵگرانی پەیام و ڕیسالە نابێ لەسەر قەزیە عەقائید و مەبادیء اختلافیانە بێ. ئەگەر اختلاف لەسەر قەزیە عەقائید و مەبادیئە بێ بێگومان ئەوەش دیسان دەبێتە مەسەلەی نابێتە ڕەحمەت بەڵکو دەبێتە زەحمەت و دەبێتە میعنەت دەبێتە ناخۆشی دەبێتە نەهامەت وەکۆی کە بینیمان. ئەو جار لەگەڵ ئەوەشە چۆن هەڵس و کەوت لەگەڵ ئەوە دەکەی لە کۆتاییدا ئایا تۆ دەتەوێت ڕەئیەکەی خۆت سەرکەوێ یا دەتەوێت قەزیەکە سەرکەوێت. چونکە شتێکێک کەسێک کە قسەیەک دەکات تۆ تەماشای ماقال مەکە یعنی تەماشای ئەو کەسە مەکە کە گوتی تەماشای ئەو قسەیەکە کە گوترا ئایا چەندە لە خزمەتی دینە لە خزمەتی کۆمەلگای لە خزمەتی ئەوەی بۆیە ئەم بنەمایانە ئەگەر تێکچوون بێگومان ئەوە اختلافی ئومەت دەبێتە زەحمەت و دەبێتە ناخۆشی و دەبێتە میعنەت ئەوەی کە جەنابەت فەرموود ئەگەر نا بێگومان دەبێتە ڕەحمەت. مامۆستا دکتۆر گیان ببوورە وەکو کاک ناسری سوبحانیش بە ڕەحمەت دوێ فەرمێ مەذهب و ڕەئیە جیاوازەکان بە نەمانی شورا و ڕاوێژی ئیسلامی سەریان هەڵدا لە ئەمەویەکانە. ئەگینا فەرمێ بۆچی لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم هەموو مسلمان یەکڕاو و یەک بۆچوون و یەکدەنگون لەسەر مەسئلەیەکی فقهی چونکە خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم تێیاندا حاضر بوو. ئەتوانین بڵێن لە ئەگەری نەمانی ڕاوێژ و شورادا ڕاجیای خلافەکان سەر هەڵەدەن و ڕاوێژ و شورا جێگرەوە و بەدیلی ڕاجیایی و خلافەکانمانن؟ خۆی گەورە پاداشتی جەنابی سوبحانی بداتەوە. من بەڕای من قسێکی جوان نەکردوویەتی بەڵام دەبێ هەندێک زیاتر وردەکاری لەسەدا بکە. ئەمش ئەوەیە هەر کاتێک مەرجعی ئەساسی ئیسلام کە بڵین دوو جۆر مەرجعی ئەساسی لە ئیسلامە هەیە جگەلەوەی کە گەڕانەوە بۆ قورئان و سونە بەڵام دەبێ ئالیەتێکە بێ بۆ تەنفیزکردنی قورئان و سونەیە. ئەو جۆ یەکێکیان شوڕایە یەکێکیان مەرتەبەی شێخ الئیسلام. ئەو مەرتەبەی شێخ الئیسلام بۆ نمونە دەوڵەتداری عوثمانیەکان بڵین دەوڵەتی عوثمانیان خلافەی عوثمانی طبعا 600 ساڵ دەوڵەتداریان کردووە بەڵام ئەم 600 ساڵە مەرجعێکی بە قوتیان هەبوو کە شێخ الئیسلامە هەموو ئەو قەزیانە لەوێدا یەکلا بۆتەوە. بۆ نمونە لە سەردەمی دەوڵەتداری هەر بڵین خلافەی عوثمانی هەموو ئەو مەسائلانەی کە علاقیان بە حیاتی مرۆڤەکانەوە تەقنین کراون یعنی کراونەتە قانون. بۆ نمونە قانونی دەوڵەت 8760 مادەیە لە وڵاتدا چەسپێنرا و شورا لەسەری کۆبەوە و شەیخ الئیسلام لەسەری بڵێ موافقەی کرد ئەوە بووە نظامی دەوڵەت. لۆ نمونە لە نظامی ئەو دەوڵەتەدا دەبێت ئەم پێوەرانە لە بواری کۆمەڵایەتی لە ئەحوال شەخسی لە میراث لە تەلاق لە شتەکانی تر ئەوانە پەیڕەوی گشتی کۆمەلگا بن. بەڵام عولەمای لەو لای قسەیەک دەکە بۆ خۆی ڕێیەکی خۆی دەڵێ کەس ڕێی لێ نەگرتووە کەس مەجالی بڵین ڕێی لێ دانەخستووە حەقی خۆیەتی کە ڕێی برێ بەڵام ئەوە وتەی ڕەسمی دەوڵەتداری نییە وتەی ڕەسمی کۆمەلگا نییە. کۆمەلگا ئەگەر هات و مەرجع نەما وەکو ئێستا کە دەوڵەتی ئیسلامی لە دنیادا نییە بێگومان ئەوەی دەوڵەتداری دەکات لە وڵاتەکانی ئێمە دەوڵەتی عەلمانین. بەڕاستی ئەو دەوڵەتە عەلمانیان هەتا بۆیان بکرێ ئەم سیاسی عەلمانیانە هەتا بۆیان بکرێ اختلاف قوڵ دەکەنەوە لە نێو ئێمەدا هەتا دەگەینە حەدی ئەوەی کە شڕ لێ نێوانمەدا دروستکەن و خەت دروست دەکەن لە نێوە ئێمەدا و هەوڵی جدی دەدەن ئیسلام بەم اختلافانە ناشرین بکەن. ئەگەرنا ئەو 1300 ساڵی کە ئیسلام دەوڵەتداری کردووە اختلاف حتا لە سەردەمی ئەمەویەکانیشا اختلاف بەو ئەندازەی ئیسلامی ناشرین نەکردووە وەکۆی ئێستا بۆتە ئەم نەهامەتیە بەسەر میلەتانەوە. ئەویش ئەوەیە مەسەلۆ نمونە دەوڵەت هەیە لە خەلیج بڵین خەتی دروست کردو بە ناوی
جیاواز لەسەر قورئان و سنە بەڵام هەرچی قیاداتی دنیای ئەلمانیا ئەو بە پێشەنجی خۆی دەزانی لە کاتێکدا ئەمە مەسەلەیەکی مەبادیە مەسەلەیەکی خواپەرستیە مەسەلەیەکی ئیمانیە بەڵام لەسەر قەزیەکی فقهی لەوانەیە لەگەڵ تۆ برایەتی تێکەدا لە کاتێکدا بۆ نمونە تۆ گە لەسەر قەزی پەنجە جوولانێک یا دەستکردنێک یا ڕیژبەردانەوەی کە ئەوانە هەمویان سنەتن بەڵام وحدەتی مسلمانان بە ئیجماعی عولەما واجبە ئەو دێ واجبەکەی ترک دەکات لەسەر قەزەی سنەتەکە دێ لەگەڵت بینی تێکەدا و تەفرقە دروست دەکات وحدەتی مسلمان تێکەدا ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆ دەگەڕێتەوە کە مەرجع لە ئیسلامدا لە دوو بنەمای ئەساسی کە شوڕایەوە هەروەها شەیخ الئیسلام کە مرتبەیەکە لە مرتبەی خلافەی ئیسلامی بەو دوایدانرا بۆ یەکلاکردنەوەی بابەتەکانە بۆ حەسمکردنی بابەتەکانە بۆ کۆتایی پێهێنانە بەم اختلافانە لە کۆتاییدا کە ڕەیەک لەسەر قەزیەکی هەر بابەتێکی ژیان بێ چەیەک لای دەکاتەوە یا دەبێ شوڕایەک لای کاتەوە یا دەبێ مەسەلەن شەیخ الئیسلامێک لای کاتەوە بەڵام ئێستا کە ئەوە نییە کە ئەوەنێ چێ ئەم قەزیە یەکلا بکاتەوە بە بێگومان یەکلا نابێتەوە وە کەسیش ئەترابەویتر ناکات لەبەرەوە بەشێک لە بڵین خاوەن ڕێیەکان ئێستا ئینتیمایەکی جیاوازیان هەیە لەوانەیە باگراوندێک لە پشتی بێ لەوانەیە تەوجیه بکرێت لەوانەیە شتێک کە بێ بۆیە دەتوانین بڵین ئەمە گرفتە گەورەکەی ئەگەر نا هەتا 1300 ساڵ و ئەوەندە ئەم اختلافە بووە مایەی تەتەوڕاتی علمی زانست لە سەردەمی خلافەی ئیسلامی بە هەر سێ بە کەموکوڕەکانی شێوە بە عەباسی و ئەمەوی و بڵین عوثمانی بەڕاستی گەیشتە قیمە یعنی ئەم جامیعانەی کە ئێستا لە ئەوروپا هەن بەرهەمی ئەم اختلافەیە کە زانانی ئیسلام لە ئەنسنای اختلاف لەسەر ڕەئی و دەرکەتنی علم و زیادبوونی ئەو بەرهەمی ئەوان بۆ 200 ساڵ 300 ساڵ ئەم منهەجانەی کە ئێمە دامان عولەمای ئێمەدا ناو ئەوان پەیڕەویان کردووە بەڵکو اختلافی ڕەئی و یەکتر قبولکردن بۆ نمونە ئەم بابەتی کە جەنابەت ئاماژەت پێکردو زۆر علاقەی بە مەسەلەی تەساموحەیە باشە ئێمە بابین هەندێک ڕەبتیکەن بە واقعە ئێستا لۆ نمونە کورد باشە 5 ملیۆنە 5 ملیۆن شتێکە هەمومان یەک زمانین لەسەر یەک خاک دەژین جوگرافیامان یەکە مەسیریشانێکە تەماشای جادەکە تەماشای شارەکە تەماشای اختلافی ڕاگەیاندەکە کە بزانێت چۆن کەوتوینەتە ناویەک لە کاتێکدا ئیسلام لە دەوڵەتداری خۆیدا کە ئێستا ئەوان زەمی دەکەن لەو دەوڵەتداری خۆیدا بۆ نمونە مەسیحی تێدا بووە ئەهلی کتابی تێدا بووە مەجوسی تێدا بووە ئاگرپەرستی تێدا بووە یعنی ئەنواع و ئەشکال ملەتانی تری تێدا بووە ئەوجا زۆر کەم دەبینین لە ژیانی جوولەکەکانی کوردستان و غەیری کوردستان بەسەبەب اختلافی ڕێی دەرکرابن ئێستا وە خەڵکی کورد یەکتری دەرەکە یەکتری ئاوارە دەکات یەکتری دەفرۆشی خیانەت لەگەڵ یەک دەکات ئەو بینیمان چەند ڕۆژ لەوە پێش چیان بە یەکتری کرد چۆن خینی یەکتریان حەڵال کرد ئەمانە لەسەر اختلافی ڕێی بووە یەکتریان قبول نەکردووە کەی لە دەوڵەتداری ئیسلامی ئێستا کە خەڵک دێک کتێبی لەسەر دەنووسی و طعن لە دەوڵەتداری ئیسلامی دەدا وڵا ئەو وای کردویان هەندێک لە نووسەرانی بەڕاستی کە ناتوانین بڵین بە تەواو نووسەر بەڵام جێڕانەوەی علمانیەت و فکری علمانی دەژەڕنەوە بۆ معاویە ڕزای خوای لێ بێ کە مەکارەساتە آخر علمانیەت فەصل الدین علی الحیات باشە پاشی معاویە کە معاویە سەحابەیەکی بەڕێز بووە لەگەڵ ئەوەی کە ئەم هەڵەی تێدا کردووە ئێمە لەگەرەوە یەک دەنجین کە زانایان قسەیان لەسەر کردووە هەڵەی کردووە بڵێن لە حاڵەتی خلافەت و هەڵبژاردن کردی تێسە قەزی مەلوکایەتی ئەمە گومانی تێدا نیە هەڵەی کردووە بەڵام ئایا ئەم هەڵەیە معاویە ڕزای خوای لێ بێ لە سەحابە دەباتە دەرێ نەخێر ئایا ئەمە لەوە دەیباتە دەرێکە لە ئیمام سدن نەخێر بێگومان یان ئەوە علاقەی بەوەی هەیە ئیسلامی لە دین جیا کردوتەوە لە حیاتی یا کردو نەخێر لە حیاتی جیا نەکردوتەوە بەڵکو ئەوەی ئێستا ئەوان دەیکەن ئەوە کارەساتێکە قبولی ڕەئی ناکەن قبولی ڕاجایی ناکەن قبولی غەیری خۆیان ناکەن موامەرە لەسەر یەک دەکەن خیانەت لەگەڵ یەک دەکەن بڕ لە بنی پێی یەک ڕادەکێشن خلیسک بە یەکتری دەبن ئەمە ئیسلام نەیکردووە و تاریخی ئیسلامی شایەدە ئەمەی نەکردووە بەڕاستی ئەم تاعنەی کە ئێستا لێ دەدرێ حەقی خۆیەتی لەسەر ئەوانە بدرێت کە ئێستا دەوڵەتداری ئەم وڵاتە دەکەن و بەو کارەساتیان بردووە کە ئێستا پێیان بردووە دکتۆر ئەتوانین بڵێن ڕاجایی و جیاوازی بیربۆچوون تەنها لەو بوار و مەجال و ڕوودا و پێژاتانەدا هەیە کە هیچ حکم و بڕیارێکی قورئان و سنەتیان لەسەر نییە و ئەوش بڕیار و ڕووداوانەی کە قورئانی پیرۆز و فەرموودە باسییان لێوە کردووە و یەکلایەن کردوێتەوە ئەمە هیچ مەجالی ڕاجایی و جیاوازی بیربۆچوونی تێدا نابێتەوە بێگومان ئێمە دەبێ ئەوە یەکلاکەینەوە ئێمە لە قورئاندا و لە سنەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم شتێکمان هەیە پێی دەڵێن نەسی قەطعی طبعا قورئان هەمووی بڵێن قەطعی الورودە
بەڵام قەطعی و دەلالە نییە هەمووی، واتە نەسێکمان هەیە نەسێکی قەطعی و دەلالەیە و نەسێکمان هەیە پێی دەڵێن نەسێکی ظنی و دەلالە. ئەوەی کە قەطعی و دەلالەیە ئەوە قسەی لەسەر نییە، مەجالی ڕەئی و بۆ چوونی لەسەر نییە. بۆ نمونە کاتێک قورئان دەفەرمێ ئەقیموا الصەلاة وآتوا الزەکات، یعنی ئەمە شتێکی قەطعیە، للذكر مثل حظ الأنثيين، أما شتێکی قەطعیە، قسە لەسەرم بابەتە ناکرێ لا اجتهاد في النص. ئەوە دیارە قاعیدەیە کە بەڕاستی لە شتێک کە نەسی لەسەر بێ نابێ ئیجتیهادی تێدا بکرێتە، نابێ ڕەئی لەسەر بگوترێ، بەڵکو ئەم بەشانەی کە ڕەئی لەسەر دەگوترێ ئەوانن کە بڵین نەسەکە ظەنیە. واتە ظەنی چییە؟ چەند بارێک هەڵدەگری، چەند حاڵەتێک هەردەگری، احتیمالی چەند ڕەیەک هەڵدەگری. بۆ نمونە قورئان کاتێک دەفەرمێ ئەو لامەستوم النساء، ئەم بابەتە ئەم بەسەراتە قسە لەسەر مەسەلەیەکە کە پێی دەڵێن دەستنێ شکاندن، ئایا پیاو لە ئافرەت دەستنێژی دەشتێیان نا. حاڵەتەکە و سیاقی ئاەتەکە کە گۆمەڵێک بابەتە باسی دەکات دێ دەستە قەزیەی دەست لێدانی ئافرەت، ئایا مەسەلەی مەس لە ئافرەت دەستکەوتن بە ئافرەت دەستنێژ دەشتێنی یان نا. بەشێکیان کە قسەی لەسەر دەکەن مادام قەزیەکە دەلالەتێکی قەطعی نییە دەکرێت ئەوەیان بڵێن کاکە مەس بەمانای دەستێدان دێ، ئەوی تریان بڵێ کاکە مەس بەمانای جیماع دێ. هەردووچیان دلیلیان هەیە، بەڵگەیان هەیە، دلیلێک لەوانەیە لە بڕین لە ڕووی لوغەتەوە بێ، دلیلێک لەوانەیە لە ڕووی معناوە بێ، دلیلێک لە نەمانەیە لە ڕووی سیاقی ئاەتەکە بێ، دلیلێک لەوانەیە لە ڕووی ئەوە بێ کە کۆمەڵ حەدیث و فەرمودەی تر پاڵپشتی ئەوە دەکا کە بڵێ نەشتێ، یەکێک کە کۆمەڵێش تر کە پاڵپشتی ئەوە دەکا بڵێ بشتێ. ئیذەن ئەو شتانە قسە و ڕەئیان لەسەر دەکرێت کە ظنی و دەلالە، نەک ئەوانەی کە قەطعی و دەلالە. زۆر باشە دکتۆریان، جەنابەت لە سەرەتای بەرنامەکەەوە کۆمەڵێ نمونەت لە ئیسلام و قورئانی پیرۆزدانا لەسەر ڕاجیاوازی لە نێوان دوو لە پێغەمبەرانی خوا سولەیمان و داود سەلامی خوایان لێبێ، لە نێوان هارون و موسا سەلامی خوایان لێبێ، و هەروە لە نێوان سەیدنا ئەبوبەکر و سەیدنا عومەر و کۆمەڵێ نمونەی دیکە. ئایا ڕاجیایی بوونی جیاوازی و خیلاف لەگەڵ ناموسڵمانە لە کۆمەڵگەی ئیسلامیدا بوونی هەیە؟ ئەمەیان چۆن چۆنیە و چۆن ئێمە تەعامل لەگەڵ ئەم جۆرە لە ڕاجیایی بکەین؟ خۆی گەورە پاداشت داتەوە. ئەم زۆر دڵخۆشم بەوەی کە هەندێک لەم پرسیارانە کە جەنابەت دەیکەی هەندێک بهینە سەر حاڵەتی تەطبیق و پراکتیک. یەکێک لەوانە ئەوەیە ئایا کە بەڕاستی ئێمە هەز دەکەم هاوسەنجی تێک چووە، یعنی هاوسەنجی چییە؟ تەوازون لە ڕەئی دەربڕین تێک چووە، تەوازون لە تەقیمی کەسەکان تێک چووە، تەوازون لە یەکێک لەوانەی کە تێک چووە ئەوەیە کە ئێمە حکمدان لەسەر شخصێک لەگەڵ حەرس و کەوت لەگەڵ کەسەکە دووشتی زۆر جیاوازن. بەنمونە کەسێک کافرە، کەسێک ئاهلی کتابە، کەسێک مەجووسیە، کەسێک بە معنای کەلیمە لەگەڵ دینەکەی من جیاوازە. ئەو کەسە کە کافرە یا مەجووسیە یان شتێکی ترە لە ڕووی بڵین بنەما ئاینەکەوێ ئەمە یەک ناگرینەوە، من ئیمان مسلمانم ئەو کافرە و ئەو دووەشیان کە دەڵی کافر ئەوە عەلەمە. عەلەم چییە؟ یعنی ناوێکە لە بۆ مسەمایەک. بەڵام بەوەی کە ئەتو دەڵی کافرە معنای ئەوە نییە کە گوتت کافرە ئیدی معنای ئەوەیە تۆ ملیلەکەیەوە، تۆ دەریکەی، تۆ شار بە دەریکەی، تۆ نێلی بژی، تۆ حەقی عیبادەت و حەقی تاعەت و حەقی معاملات و حەقی تێکەڵبوون و حەقی ئەوانەی نەدی. لە ئیسلامدا ئێستا لە دوای پەیدابوونی هەندێک ئەفکاری غەڵەت و بەدەسیسەی وڵاتانی غەڕب ئەمە پەیدابوو کە ئیسلام وا تێگەیەندرا لە خەڵک کە ئیسلام ناتوانێت لەگەڵ غەیری خۆیدا تعامل بکە. ئەمە غەڵەتێکی زۆر گەورە. باشە هەر ئیسلام نییە باز لەوە دەکە کە تۆ لۆت هەیە ژنێکی بینی ئاهلی کتاب بێ. باشە ئەگەر ژنە ئاهلی کتاب تەمان تەماش مەجووسی بێ، عەفو بە بڵین مەسیحی بێ یان جوولەکە بێ یان ئەوانی تر کە ئاهلی کتاب دەڵێن. بۆ نمونەکە کەسێک ژنێکی ئاهلی کتاب دەینی، خۆ ئەو کەسە کە دەچێتە ماڵی بڵین دەکا خەزووری، خۆ خەزووری کەسێکە کافرە و خەسوەکەی کافرە، خاڵی منداڵەکانی کافرن، دەبێ هاتوویان بکە، ئەو دەبێ هاتووی ماڵی بکە، دەبێ خواردنیان بخوا، دەبێ وەکو بە شەرعکە خواردنی ماڵی ئاهلی کتاب طەبیعیە. اینجا باشە تەماشای ئەم هەڵسوکەوتە غەریبە ئیسلام کە. ئیسلام چ قاعیدێکی داناوە؟ لۆت هەیە ئەتوو ژنیان لێبینی، لەگەڵیان تێکەڵبی، لەگەڵیان بخۆی، لەگەڵیان معاملە بکەی، خواردنیان بدەی، خواردنت بخۆن. تەماشاکە ئەمە چ پێوەرێکە؟ هەموو ئەم قسانە ڕەت دەکاتەوە کە پێیان وایە کە ئیسلام ناتوانێت لەگەڵ غەیری خۆی بەڕەئی جیاواز هەڵ بکە. خاڵێکی تر ئایا ئەمە دەبێ ئەمە زۆر بە وردی لێک بکەینەوە مەسەلەی ئیمان و بڵین پێوەری
باوەڕ جیاوازی نابێ کار لە هەڵسوکەوت بکە. ئەگەر تەماشای تاریخی ئیسلامی بکەین ئەی ئەم 13 سەدە ئۆندەیە کە ئیسلام حاکم بووە، دەسەڵاتی یەکەم بووە ئەو زەتوانیوێتی نەکتوانیوێتی بەڵکو ئەوانەی کە ئالی کتاب و دینەکانی ترن ژیانیان زۆر گونجاوتر بووە. بۆ معلوماتت ئەگەر تەماشای کۆتا خلافەتی عوثمانی بکەین، تەماشای تاریخیان بکەین کە لەوانەیە کات نەبێ ئەوەندە بە وردی تەماشایان بکەین، بەڵام بەشێک لەوانەی کە هەندێک لە وەزارەتەکانیان وەرگرتووە یان مەشوەرەتیان پێکراوە یەک لەوانە یەکێک لە خەلیفەکانیان برین ئەو کاتی مەلیکەکانی ئەو کاتە بەشێک لەو ئەهلی کتابانی کە زۆر شارەزا بوون لە فیزیا و لە بیرکاری و لە بەشێک لە بوارەکانی تایبەت بەوان هینایەتی زۆربەی مەشوەرەتەکانی بەوان کردووە لە قەسری ڕیاسەی داناوە بۆ ئیستیفادە بە عامی خەڵک بگەینێ بە وەرگرتنی ئەو ڕەئیانەی ئەو چووکە و اختصاصێکی تایبەتیە بووە. یعنی ڕەئی نەکڕد نەکراوەتەوە بەڵکو وەرگیراوە بە تایبەتیش لە قەسر ڕیاسەدانراوە و بە مستەمسەک و بە بەڵگە کە کات نێ باسیکە نەگەڕنە ئەم بابەتێکی حساسەکە ئیسلام چۆن سوودی لە ڕەئی جیاواز وەرگرتووە، ئیسلام چۆن ئیستیفادەی لە ڕەئی جیاواز کردو. خۆ ئەو کاتەی سەردەمی بڵین نەقڵکردنی کتابەکانی یۆنانی و تەرجمەکردنە بۆ وڵاتی موسڵمانان هەموو ڕێی ئەوان بۆ تەرجمە کراوە. ئەوانەی کە وەکو سوود وەرگرتن بۆ کۆمەلگا بووە هەمویان وەرگرتووە، قبولیان کردووە، قەدڕەتیان نەکردوەوە. بۆی ئەمە ئەو کەسەی کەوا تێدەگای ئیسلام قبولی ڕەئی جیاواز ناکە، ئەمە بە پێچەوانەوە ئەوەی ڕەئی جیاواز قبول ناکە بەڕاستی عەلمانیەکانی ئەم سەردەمەی ئێستان و ئەوەی ڕەئی جیاوازی قبول نەکردو کافرەکانن و دیارە بەسەرهاتی قورئان دەڵێنە لوط دەڵێنە تەواوی پێغەمبەران دەرد دەکەین بەڕاستی ئەگەرە تو نەگەڕێەوە ناومان ئەمە وات لێ دەکەین، بەڵام قەت لە ئیسلامدا کەس دەرنەکراوە بەڵکو خزمەت کراون و بکەنیسەکانیان شوێنە گشتەکانیان ڕەئیەکانیان بۆ چوونەکانیان کتێبەکانیان کەی لە سەردەمی ئیسلام لە تاریخی ئیسلام بووە ئەم هەموو ڕەئی جیاوازە لە پەرتوکەکانی ئەواندا بووە بینرابێ مەکتەبەچی ئەوان سوتێنرابن نەبووە، بەڵام ئەوان هاتن لە بڵین حەڕەکەی تەتار کە هاتن بەحری نیل و بڵین بەحری جیزلە و فراتیان شین کرد بە مەرەکەبی کتابی مسلمان چوە قبول ڕەئیەکانیان نەکرد. ئەوان لە ئێستادا لەو سەردەمی بەحیساب شەفافیەت و عەسری عەولەمە و عەلمانیەت دێن کتێبی ئیبن تەیمیە و ئیبن القەیم وانە دەستێنن ئەوە تا لە وڵاتی ئێمە لە کوردستانی ئێمە قەدەغەی کتێب دەکەن کە کاتێک دێ لە بۆ مەعرەزی هەولێر دەچن دەیڕندۆی مقابل من خۆشە ڕەئیە ئەوەی کە لە کتێبەکە دروستراوە ڕەئی ئیبن تەیمیە ئیبن القەیم خۆ قورئان و سونە نییە، ئەوان قبوڵی ناکەن کاک. کە ئێمە شتی وامان کردووە بەڕاستی من بوختانە لەگەڵ ڕێزم بۆ جەنابم مەبەستم پێ ئەوەی ئەوان دەیکەن ئەم کارە ساتەیەکە وایان کردووە. زۆر باشە دکتۆر گیان، چۆن وا بکەین خیلاف و ڕاجاییەکان نەبنەمایی تەفرەقە و پشێوی وەکو پێشتری چەند نمونەیەکمانێنایەوە زۆر بەداخەوە کە لە سەردەمەکانە دوای سەرمەزەبەکان شوێنکەوتی ئەو مەزەبانە وەکوڵە شیر و تیریان لە یەک سوواوە و شەڕیان بەرامبەر یەک کردووە بۆ سەرخستنی مەزهەب و بۆچوونی خۆیان. چۆن ڕێل لەمە بگرین کە خیلافەکان نەبنەمایی تەفرەقە و شەڕی براکوژی؟ بەڕای بەندە چەند هەنگاوێکی پێویستە ئەم حاڵەتە یەکێک لەوانە ئاگادار بینیانی کەمتر وایە عولەما و ئەئیمە لە پێشاندا نەک ئێستا اختلافیان لەسەر قەزیە ڕەئی ئەوەندە توند کردوێتەوە کە یەکتریان بریندارکردی هەبووە ئەوەی جەنابەت دەڵێی هەبووە بەڵام کەم بووە. بۆیە ئەمە چەند هەنگاوێکی پێویستە طبعاً ئەوەی کە دەیکا زۆری عامەی خەڵکە ئێستا بۆ نمونە بڕۆ سەر فەیسبوک بڕۆ سەر ئینتەرنێت بڕۆ سەر ئەم یوتیوب و ئەوانە تەماشا دەکەی عامەی خەڵک زۆر لەگەڵ یەکتوندە لەسەر ئەم بابەتانە، عامەی خەڵک زۆر بە خراپی ڕەدی یەک دەداتەوە، عامەی خەڵک زۆر یەکتری بریندار دەکات جنێوان دەدا نازانی جاری وا بە کەلیمەیەک ئەو کەسە لەوانەیە بکەوێتە ئاگر کە پێغەمبەر وەسفی دەکە عەلەیهی سەڵات وەسەلام کەلیمەیەک دەڵێ کە جێی ناداتێ لە کاتێکدا ئەم کەلیمە لەسەر فەیسبوک بێ لە غەیری ئەوە بێ ئەمە خەتەرەکەی ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ شۆڕ دەکرێتەوە ناو ئاگری جەهەنەم خوا پەناماندا. ئەم بنەمانە کە پێویستن بۆ ئەوەی ئەدەبی اختلاف قبول بکرێ بەڕای من بە دەرەجەیەک مەسەلەی قۆڵبوونەوەیە لە بابی زانست و زانیاری و معریفە لەبارەی ثەقافەت و هۆشیاری اختلاف اینجا بەتایبەتی اختلافی سیاسی. ئەمڕۆ ئەوەی کە بابەتەکان زۆر قوڵ دەکاتەوە مەسەلەی اختلافی سیاسیە لە کاتێکدا ڕەئی سیاسی اختلافی هەڵوێستی سیاسی لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوای ئەویشا زۆر بووە بەڵام قەت نەگەیشتۆتە حەدی ئەوەی کە یەکتری بریندار بکەن. بۆ نمونە چوونە دەرێ لە مەدینەی لە بەینی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام گەنجەکانی
پشت پێغەمبەری خوا ئەو اختلافە ڕوویدا گەنجەکان گوتیان دەبێت بچینە دەرێ ئێوە خۆی اختلافێکی سیاسی بوو هەڵوێستش سیاسی بوو بەڵام تەماشا دەکەین هیچ گرفتی لێ نەکەوتەوە و لە بینی کوشتنی ئەسیر لە بینی ئەبوبەکر و عومەر تەماشا دەکەی اختلافێکی قوڵی سیاسی بوو ئەوە چکمە حاڵەتی حرب حاڵەتی حربش لاقی بە سیاست وەیە ئەو جە دەبینی خۆڵ نەبەوە لە مەسەلەیە وە لە دەیان مۆزوع و تور و بابەتی تر قەت ئەوەندە قوڵ نەبووتەوە بۆ ئێستا قوڵ دەبێتەوە یەکەم بەڕاستی پێشەنگەکان مامۆستایانی ئاینی و قیاداتی سیاسی دەبێت بە دەرەجەی ئەم دووە ئیش لەسەر کەمکردنەوەی اختلافی سیاسی بکەن چونکە ئەگەر ئەم دوو سنفە توانای ئەویان هەبێ بە یەکەوە هەنگاو بنێن بە یەکەوە لەگەڵ اختلافی سیاسیش و اختلافی فقیش بە یەکەوە بن ئەو زۆر گرنگە بەڵام دڵنیات دەکەمەوە ئەوە نییە بۆ نمونە جنابت مادام رأي سياسي كدلين رأي تواو يحتمل الخطأ والصواب خلاص مادام رأي سياسي لقى جروبيك وتاخنق نبي قد قبولتنا كان بأخوها تلفزيون كان لي منع دكان راديو كان لي منع دكان هرشي أنا لي منع دكان أما حقيقتك ومن بالشفافة أنا ديالي لكاتك دا حقي خويتي بو بري اختلافي سياسي ما دام من ركن كان ايمان كومان دكاتو نابي او اند جوازي لما دور كاتو بعد اندازيك وكو كفر ايمان تماشا يكتريكن اما غلطه بويا بدرجيك دبي براستي بيشنگ كان ام هنگاوا بنين هنگاوي دوام بو كالكردنوي مسألة اختلافي سياسي اويا براسي دبي حمله بكريس الدنيا اوروبا شتيشي زور سردمي دكري اوشويا بۆ نمونە دەیانێت قەزیەک زۆر ئیبراسکەن ئەو قەزیە دەڕۆژە تا 15 ڕۆژ ڕێکلامێکی زۆر توندی بۆ دەکەن لە ئێلامەکان لە کۆڕ و کۆبنەوە لە محازەرات لە ئۆرگانەکانی حیزب لە ڕێکخراوەکان لە کۆمشتەمە و کۆمەلگای مەدەنی لە جادە و بازار و شارەکان هەتا وەی لێ دێ ئەم بابەتە بە تەبیعی وەردەگیرێت بە بەرنامەیەکی ساعتی ئەم قەزیە حەل نابێت لەوانێت 10 کەس 100 کەس 1000 کەس بیبینێ ئەدی با خەڵکەکەی تر دوای ئایا بۆ ئەوەندەی قەنەعەتی تێ ئەنە نەخێر بێگومان دەبێ مە حەملەی بۆ بکەیت بۆ نمونەگە حیزبێکی سیاسی دەیەوێ بڕین ئەوانەی کە تابعی ئەو حیزبە سیاسیان بۆ ئەوەی لە قەزەی خلاف بگەن دەبێ بەڕاستی دەوراتیان بۆ بکاتەوە ئیعلامەکەی فترەیەکی زەمەنی زۆر بەوە خەریک بکە کادیرەکانی بەوە خەریک بکە ئەئیمە و مامۆستاکانی بەوە خەریکە ئەو جە دەتوانی بەڕاستیەوە کەم کاتەوە ئەوە خاڵی سێم خاڵی چارەم بەڕاستی دەبێت ئێمە ئاماژە بە دەرهاوێشتە خەتەرەکانی قبول نەکردنی ڕێی سیاسی بکەین وەکو ئێستا بینی بۆ نمونە ئەم دەسەڵاتێک کە لە کوردستان هەیە ڕێی یەکتریان قبول نەکرد فەرموو کوردستانیان دۆڕاند 150 ئەم خاکیان دۆڕاند ببوورە چێ ئەوانە چێوەی کرد یەک مەسەلەی ڕێی سیاسی بوو اختلافی سیاسی بوو اختلافی مەصالح منیانش بگەنەیەک بۆیە دەبێ ئاگادار بین ئەوە زۆر ترسناکە ئەگەر شۆڕ بێتەوە بۆ ناو خەڵکی موسڵمان و ملتەزمیش ئەوە ترسناکترە خەتەرترە یعنی ئەم پرۆسە گشتیەی کە هەیە مەسەلەی پەیام مەسەلەی ڕیسالە مەسەلەی گەیاندنی مەبادیەکان بە هەدەر دەچی ئێمە بەتەنها ناتوانین خزمەت بە ئیسلام بکەین دەتوانین بەڵام کەمە ئەگەر بەدەستە جەمعی بێ بە یەکەوە بێ یەکەنگایی بێ باشتر دەبێت بۆیە دەبێت بەم پێچ خاڵە بە ڕای بەندە دەکرێ مەسەلەی خلاف کەم بکرێتەوە دکتۆر گیان کۆتا پرسیارم چۆن وا لە مرۆڤ بکرێ ڕزگار بکرێ نەجات بدرێت لەوەی کە تەنها ڕاو بۆچوونی خۆی بە پەسەند و بە جوان و بەڕاست بزانێ بە تایبەت لە ژیانی سەرکردەکاندا وەکو جەناب بدوێتە ینی سەرکردەی وا هەیە هەزارەها ڕاوێژکاری هەیە و بەڵام میلەتێ بە کوژ دەدا میلەتێ بە دۆڕانەدا لە ژیانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم وەرگرتنی ڕاوبۆچوونی سەلەمە لە سوڵحی حودەیبیە و سەیدنا سلمانی فارسی و حەبابی کوڕی منزیر لە جەنگی خەندەق و بەدردا ئەمە هی ئەوەیە کە ئێمە هەڵوەستەی لەسەر بکەین کە تەنانەت خودی پەیامبەری خوا صلی الله علیه وسلم گرنگی و حسابی بۆ ڕاجیایی و قسەی ئەوانی دیکەش کردووە مامۆستای بەڕێزەکەەوە بە خاڵ باسکەم بەڕای بەندا ئەم مەسەلەی زۆر سادە و ئاسانە ئەگەر بتوانین تەطبیقی کەین ئیشی لەسەر بکەین خاڵی یەکەم بەڕاستی بۆ ئەوەی کە قیادە یان مامۆستای ئاینی چکۆ مامۆستای ئاینیش تووشەم تەعەسوبە بووە جاریوە لەسەر ڕێیەکی فقی خەریکە هەموو بەرامبەری تەکفیر دەکا هەموو بەرامبەری قبول ناکات کاتێکدا ڕێیە ڕێیە خۆ لە کۆتا خۆ قسەکەی قورئان و سوننە نییە قسەکەی تێگەیشتن لە قورئان و سوننە قسەکەی ڕێیەکە لە ڕێیەکانی کە پێشتر هەبووە ئەو جار مەسلەی ڕێی دەبێمە بۆ تێبگەین کاکە ئەو مەوزوعی کە تۆ ڕێی لەسەر دەبڕی مەسەلەن لۆ نمونە پێشنێژی جومعە لۆ نمونە دەستگرتن لۆ نمونە ڕیش بەردانەوە لۆ نمونە ئەم جلوبەرگ و مەسائلە سوننە خۆ 14 سەدەی مەر هاتووە بەوانی پێشەتوو یەکلا نەبووەوە بە تۆش یەکلا نابێتەوە دەبێەوە تێبگەین
بۆیە ئەگەر بە خاڵ ئێمە باسی کەین خاڵی یەکەم بەڕاستی هەتاوەکو ئینسان قوڵ بێتەوە لە مەسەلە زانستەکان ئەوەندە دوور دەکەوێتەوە لەوەی کە برێبەس ڕێی من ڕاستە. خاڵی دووەم بەڕاستی تعسبی شخصی، تعسبی مەذهبی، تعسبی فکری، ئەو سێ تعسبە وا دەکا کە ئەو کەسە قەنەعاتی وابێ بەس ڕێی ئەو ڕاستە ڕێی بەرامبەری هەمووی غەڵەتە. خاڵی سێم بەڕاستی المستشار و مؤتەمەن زۆر گرنگە، یعنی ئەو پێغەمبەرە بە قوربان بین بەداکوپابەوە هەموو شتەکانی بۆ ئێمە وەکو قاعیدە و یاسا داناوە. ئەو مستشارەی کە دەتەوێت لە کنەخۆتی دانێ ئەی سەرکردە، ئەی قائید، ئەی کەسێکی پێشنگ، بەڕاستی دەبێت مستشارەکەت ئەمیندار بێ. کاتێک پرسیاری لێ دەکەی بە ئەمانەتەوە جێ بکەی، زاوە دوولایەنەیە. پێغەمبەر عەلەیهی سەلام کە دەفەرمێ المستشار و مؤتەمەن، ئەو کەسەی کە ئیستیشارەی پێ دەکرێت دەبێ ئەمیندار بێ، دەبێ بەڕاستی ئەو کەسە ئەمیندار بێ و ئەوەی کە دەشیگرێ دەبێ مستشارێکی ئەمین بگرێت، نابێ مستشارێکی گەندەڵ بێنێ و پێی وایە ئەمیندارە. ئەمە غەڵەتێکی گەورەیە. دکتۆر گیان وا دیارە کاتی بەرنامەکەم تەواو بوو. من زۆر سپاسی بەڕێز دەکەم و خۆی گەورە پاداشتی بە خێریش بداتەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تام ساتە بینەرمان بوون. تا بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.